دادگای باڵای ئەوروپا کە بنکەکەی لە لوکسمبۆرگە بڕیاریدا چی دیکە مافی پەنابەری نەدرێتە ئەوانەی کە دێنە ئەوروپا و لێرە دەڵێن لە وڵاتی خۆیان کێشەی خوێنداری عائیلی یان ماڵباتیان بۆ دروست بووە. جاران هەندێک لەو کۆچبەرانەی کە دەهاتنە ئێرە دەیانگوت ماڵباتەکەیان لەگەڵ ماڵباتێکی دیکە بۆ نمونە کێشەی خوێنداریان لێ دروست بووە و ئەوان لە ترسی ئەوەی لەو کێشانەدا یا بەهۆی ئەو کێشانەوە بکوژرن وڵاتەکەیان بەجێهێشتووە. هەندێکی دیکە هەبوون دەیانگوت لەگەڵ کچێک یەکدیان خۆشویستووە داوەی کە ئاشکرا بوون ئەمە ڕەنگە لە نێو کۆچبەرانی کوردیشدا کەیسێکی زۆر وەکو دەڵێ ئاشنا بێ دوای ئەوەی کە خۆشەویستەکە ئاشکرا دەبێت کچەکە دەکوژرێت. بەپێی بڕیاری دادگاکە چی دیکە ئەو چیرۆکانە بەس نابن بۆ ئەوەی کۆچبەرێک لە ئەوروپا لە هەر وڵاتێکی یەکێتی ئەوروپا مافی پەنابەری یان پاراستنی مرۆیانە وەربگرێت. دادگای باڵای ئەوروپا دەڵێ مەرجەکانی وەرگرتنی مافی پەنابەری دەبێت ئەوە بێ کە کەسەکە بۆ نمونە مەترسی دەستگیرکردن و ئازاردانی لەسەر بێ بەهۆی ڕەگەزەکەیەوە بەهۆی بیرروبۆچوونی سیاسی و یان ئاینی یانیش سەر بە نەتەوەیەک یا گروپێکی دیاریکراوی هەڕەشە لێکراو بێ ینی سەر بە گروپێکی کۆمەڵایەتی بێ کە لە کۆمەلگەدا قبول ناکرێت بۆ نمونە هاوڕەگەزخوازی. بڕیارەکەی دادگاکە دوایەوە هات کە لە نەمسا کۆچبەرێکی ئەفغانی داوای پەنابەریەکەی ڕەت کرایەوە و داوای تێهەڵچوونەوەی بڕیارەکەی کردبوو. کۆچبەرەکە گوتبووی لەسەر کێشەی زەوی وزار باوکی و برایەکی کوژراون لە ئەفغانستان ئەویش مەترسی لەسەر ژیانی هەیە.